لیژنەیەکی باڵا بۆ سەرپەرشتیکردنی هەموو ئەو خزمەتگوزارانێک کە لە سنووری پارێزگای هەولێر پێشکەش دەکرێن پێکهێنراوە. ئەم لیژنەیە سەرپەرشتی هەموو خزمەتگوزارێکان داو و دەرمان و پێداویستی پزیشکی و ئەو کێشە و گرفتانەی کە لە کاتی پشوەکاندا بۆ ئەوەی بتوانرێتن خزمەتگوزاری تەندروستی وەکو ڕۆژانی ئاسایی پێشکەش بکرێتن لە بەدوادچوونی ئەو پێداویستانەیە کە لە نەخۆشخانەکاندا هەن، وەکو گوتمان لە دەرمان و پێداویستی پزیشکی و لە خزمەتگوزاریەکانی تر و لە دەوامی پزیشکان و لەو خزمەتگوزارانەی بە تایبەتی لە نەخۆشخانەکانی فریاکەوتن پێشکەش دەکرێت. وەکو پێمان وتن ئەو نەخۆشخانانە یاخود ئەو بنکە تەندروستانەی کە لە سەرانسەری سنووری پارێزگای هەولێر لە خزمەتی هاوڵاتیان دەبن نەخۆشخانەکانی فریاکەوتنی سەنتەری شاری هەولێر واتە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات، ڕۆژئاوا، نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەن، نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵان، نەخۆشخانەی ڕاپەڕین، نەخۆشخانەی نانەکەلی و سەنتەری خوێن کە ئەمانە بە شێوەیەکی بەردەوام 24 کاتژمێر لە سەنتەری شاری هەولێر لە خزمەتی هاوڵاتیاندا بن، جگە لە تیمەکانی فریاگوزاری سەدی 22 تیمەکانی فریاگوزاری خێرەکە لە نێو سەنتەری شاری هەولێر و لە ڕێگا گشتیەکانیش ئەمبۆڵانسانەی کە پەیوەندیدارن بە یەکەکانی سەدی 22 فریاگوزاری خێرە لە خزمەتی هاوڵاتیان دەبن لە سنووری پارێزگای هەولێر.